ژنە زانایەکی چینی پسپۆر لە بواری ڤایرۆسەکان پاش هەڵاتنی بۆ ئەمریکا چەند چیرۆکێکی نهێنی لەبارەی سەرەتای تەشەنەکردن و سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و کەمتەرخەمی بەرپرسانی ئەو وڵاتە ئاشکرا دەکات کە ڕێگریان کردووە لە بڵاوبوونەوەی زانیاریەکان. لی مینگیان کە لە تاقیگەیەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی کاری کردووە لە زانکۆی هۆنگ کۆنگ پاش هەڵاتنی بۆ ئەمریکا گفتوگۆیەکی لەگەڵ تۆڕی تەلەڤیزۆنی فۆکس نیوز ئەنجام داوە و دەڵێت بڕوای وایە کە بەرپرسانی چین دەیانزانی ڤایرۆسێکی بکوژ بڵاو بۆتەوە، بەڵام بۆ ماوەیەک ڕێگریان کردووە لە بڵاوبوونەوەی زانیاریەکان. لێدوانی ئەم زانایە چینیە لە کاتێکدایە کە بەرپرسانی ڕۆژئاوا و ئەمریکا دەسەڵاتی چین تۆمەتبار دەکەن بەوەی بەرپرسە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. شاردنەوەی زانیاریەکانیش لە سەرەتاوە هۆکار بووە بۆ تەشەنەکردنی لە جیهاندا. تا ئێستاش بە دڵنیایی سەرچاوەی سەرهەڵدانی ڤایرۆسەکە دیار نییە، بەڵام کۆی زانین و زانیاریەکان دەڵێن لە شەمشەمە کوێرەوە بڵاو بۆتەوە. پێشتریش مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند بوو کە بەڵگەی زۆر هەیە سەرچاوەکە لە تاقیکەیەکی شاری ووهانەوە بووە لە کاتی توێژینەوە بۆ بەرەو پێشبردنی توانەکانیان لە بەرامبەر ڤایرۆسەکاندا. لی مینگ باز لەوە دەکات کە بەنهێنی بەرەو ئەمریکا هەڵهاتووە پاش ئەوەی ڕوبەڕووی فشار بۆتەوە و سەرپەرشتیارەکانیشی لە هۆنگ کۆنگ کە ئەو بە گرنگترین پسپۆڕەکان ناوی بردوون توێژینەوەیەکی ئەویان لەبارەی ڤایرۆسەکەەوە پشتگوێ خستووە کە دەکرا ڕۆحی زۆر لە مرۆڤەکان ڕزگار بکرایە و بەو جۆرە ڤایرۆسە بڵاو نەبوایەتەوە. ئەو ژنە زانایە باز لەوەش دەکات کە سەرەتا یەکێک لە سەرپەرشتیارەکانی لە کۆتایی ساڵی 2019دا داوای لێکردووە توێژینەوەیەک بکات لەسەر چەند حاڵەتێک کە هاوشێوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە، بەڵام دواتر داوای لێکراوە بێدەنگ بێت و گوێ لە بابەتەکە بخەوێنێت. پاش چەند ڕۆژێکیش تەندروستی جیهانی بەیاننامەیەکی دەرکردووە و بوونی ڤایرۆسەکەی ئاشکرا کرد، بەڵام ئەو وای ڕاگەیاند کە تووشی ئەو کەسانە دەبێت کە نەخۆشی قورسیان هەیە و بە ئاسانی لە ڕێی مرۆڤیشەوە بڵاو نابێتەوە. لی باسی لەوەش کردووە ئەو پزیشک و زانایانەی کە پێشتر بە گەرمی و ئاشکرا قسەیان لە بوونی ڤایرۆسەکە دەکرد لە ناکاو هەمویان سارد بوونەوە و ئەوانەشی لە سەنتەری ووهان بوون بێدەنگ بوون. جەخت لەوەش دەکاتەوە کە لە 19 مانگی یەکەمی ئەم ساڵدا جارێکی دیکە لەگەڵ سەرپەرشتیارەکەی لەسەر ڤایرۆسەکە و کەمتەرخەمی لە چارەسەرکردنی نەخۆشەکاندا قسەی کردووە. پێی ڕاگەیەندرا کە ئەو هێڵی سوورە و پێویستە بێدەنگی هەڵبژێرێت چونکە تووشی کێشە دەبین لە ناومان دەبن. ئەو دەڵێت هەر چەند دەمزانی گەندەڵی هەیە لە ڕێکخراوی جیهانی و لە چین و حیزبی شیوعیدا، بەڵام هەوڵم دەدا ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بگرم، بەڵام بەهۆی ڕوبەڕووبوونەوەی فشار بووەتەوە و بە ناچاری بڕیاری داوە بۆ ئاشکراکردنی زانیاریەکان وڵاتەکە بەجێ بهێڵێت. دەژڵێت داوام لە هاوسەرەکەم کرد لەگەڵم هەڵبێت، ئەویش زانایەکە لە کارگەکەدا، بەڵام ئەو ئامادە نەبوو هەڵبێت و چونکە ناوێت کە سوکاری ڕوبەڕووی مەترسی بکاتەوە لەبەر ئەوە بە تەنها هەڵهاتم. لی باز لەوەش دەکات کە بڕوا ناکات هەرگیز بتوانێت بگەڕێتەوە بۆ چین و جارێکی دیکە خۆشەویستانی ببینێتەوە، بەڵام بابەتەکە شایانی ئەو قوربانیدانەیە کە ئەنجامی داوە بۆ ئاشکراکردنی زانیاریەکان. Don't let me go back to China. I'm the one who